دژی دواکەوتنی موچەکانیان و هاوتەنەبوونیان لەگەڵ عێراق خاوەن پێداویستە تایبەتەکانی سلێمانی کردبوونەوەیەکی ناڕەزاییان لەبەر دەرکی سەرای سلێمانی ئەنجامدا. داواکاری ئەوان ئەوەیە هاوشێوەی عێراق موچەکانیان لە 150,000 دینارەوە بکرێت بە 250,000 دینار. داواکەریمان ئەوەیە معاشەکەمان بچێتە سەر بەغا و زیاد بکرێت لەبەرێ معاشەکەمان 150,000 هیچی پێ نایەت بەشی دا و دەرمانی خۆمان ناکات. بەڵێ ئەم مانگەش هەتا ئێستا موچەمان وەرنەگرتووە. منەوە ئەو ئایسە خۆم ئەو بەخوا شاوێک مقاچێکم نوقسانە بڵێم چی بلا ئەچم بۆ معاش کاکە وەڵام معاش نییە. من وەکو ئەو خەڵکە داوا ئەەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە معاشی کەمەندام نەبڕێت و بماناتێ بە عەدالەتی و بە چاکی و بە پیاوەتی بەس بەخوا عەدالەتی نەماوە چاک و پیاوەتی نەماوە. مانگی ڕابردوو پەرلەمانی عێراق بڕیاریدا موچەی خاوەن پێداویستە تایبەتەکان لە 150,000 دینارەوە بکرێت بە 250,000 دینار. بەڵام لە هەرێم تا ئێستا حکومەت ئامادەی دەرنەبڕیوە دەستکاری موچەی ئەم توێژە بکات. وەڵای داواکاریەکانی ئێستا نییە. داواکاریەکان زۆر خۆنی پێش 10 ساڵەوە پێشە لەو 10 ساڵی پێشەوە جواب نەدراوەتەوە لەم ئەم جارە جواب نادرێتەوەوانێ هەرچیە بێ جواب نیانەوە. ئەمڕۆ هاتون لێرەوە چ پەیامێک بگەێنن؟ وەڵا پەیامەکەی ئێمە دەمێکە بەزار نەگەیشتووە ناشگا پەیامەکەمە خۆی لە چاکردنی بژێویە خۆی لە چاکردنی مەعاشە ئاگرێتەوانێ موچەی مانگانە خۆی لە چاکردنی ڕێگەوبان ئاگرێتەوە بۆ کەم ئەندامان لە تەندروستی بەس گوێی لێ ناگیرێت و کەسی خۆی بە خاوەنی نازانێت. خاوەن پێداویستە تایبەتیەکان دەڵێن لە خۆپشاندانەکانیان بەردەوام دەبن تا موچەکانیان هاوتای موچەی خاوەن پێداویستەکانی عێراق دەکرێت. ڕامیان ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.